بەڵە بەڕێزان هەر بۆ قسەکردن سەبارەت بە مەترسیەکان و بە بەرەنگاربوونەوە و بەو هەوڵانەوە و ئەو ڕێکارانی ژیرانەوە بەرسەبارەت بە نەخۆشی شێرپەنجە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر هەردی جەوهەر بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی تایبەت بە نەخۆشیەکانی شێرپەنجە دەکەین بەڕێزان لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێت، دەکرێت بڵین هۆکاری یەکەمی مردن لە هەرێمی کوردستان شێرپەنجەیە؟ سڵاو بەڕێزان، سپاس بۆ مەیانداریتان. هۆکاری مردن بە حەقەت دەبێت ئامارێکی دیکەی بۆ بکرێ و لە وەزارەتی تەندروستیەوە ئاشکرا بکرێت. سەراحەتەن ئەو ئامارە ئەلەقەل لەبەردەستی مندانە و ناتوانم برێم هۆکاری یەکەمی مردنی هاوڵاتیان شێرپەنجەیە یان نا، بەڵام هۆکاری ئاماری توشبوانی شێرپەنجە هەموو ساڵێک بە فەرمی بڵاو دەکرێتەوە، ئەمەیان بەردەستە. باشە، کەواتە چەندە ئەویان؟ نوێترین ئامار چەندە بۆ شێرپەنجە؟ چ ڕێژەیەکە بۆ ساڵی 2002 کە بە شێوەیەکی فەرمی ئاشکرا کراوە؟ بەرە وەک ئەرزی جەنابتان دەکەم، ئاماری مردوانی شێرپەنجە بە ڕسمی بڵاو نەکراوەتەوە، بەردەست نییە. بەڵام ئاماری توشبوان بۆ ساڵی 2022 کە بە فەرمی بڵاو کراوەتەوە نزیکەی 9000 نەخۆشە، لەوانە وەکە هاوکاران باسی دەکەن زیاتریان توشببووی نەخۆشی شێرپەنجەی ممکن بە ڕێژەی یاخود سەر و 2000 کەس بۆ ساڵی تەنها 2022. زۆر باشە، یەکسەر بینە سەر ئەو بابەتە شێرپەنجە بە شێوەیەکی گشتیوە بە تایبەتی شێرپەنجی مەمکە باست کرد کە ڕێژەکەی چۆنە، هۆکارەکەی چییە؟ بۆچی شێرپەنجە بەم شێوەیە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا بەربڵاوە زۆرە، خەڵکان زۆر تووشی دەبن؟ هەندێک سەرسوورمان دایگورتوم، چونکە وەک دەبینین لە هەموو لایەکەوە باز ئەوەی دەکەن ڕێژەی شێرپەنجە وەک بری ئاگرێکە و لە گیانمان بەربووە ڕێژەی زیاد کردووە. هەر بۆ بەدواداچوونی ئەم بابەتە وێبسایتی گلۆبکان هەیە کە ئاماری شێرپەنجەی گشت وڵاتانی جیهانی تێدایە. طبعاً ئیساڵی 2023 تێدانێت، چونکە دوای تەوابوونی ساڵ ئەو ئامارانە تاوە دەکرێت و بە شێوەیەکی فەرمی بڵاو دەکرێتەوە. بەرام عێراق وەکو وڵاتێک لە شێرپەنجە باوەکان بە بەراورد لەگەڵ وڵاتانی دەوروبەر، وڵاتانی ئاسیا، وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی ئاساییە، یعنی نە ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی مەمک لە عێراق زۆرترە لە تورکیا یان لە ئێران، نە بە پێچەوانەوە. ئیدی جێی سەرسوورمانە کە برین لە میدیاکان وا بڵاو دەکرێتەوە کە ئەو شێرپەنجە بۆمان هاتووە وەک پەتایەک و تووشی هەمومان دەبێت. نەخێر، ئەمە دەبێت ئەتیماد بکەنە سەر ئاماری فەرمی کە یعنی وانە ئەوەی کە لە بەشێک لە میدیاکان لێرە و لەوێ لە سۆشیال میدیا باسی لێوە دەکرێت جۆرە نییە، دەگوترێت کە ڕێژەی شێرپەنجە زۆر زۆرە، جۆرە نییە. نەخێر، وانە لە چاو ساڵانی ڕابردوو جیاوازی نەکردووە، یان هەر هەمان شتە، هەمان ڕێژەیە؟ ئاماری 2023 هێشتا زووە، کەنجین ساڵ تەواو بوو، ئەو وەختی تەواو دەکرێت، هەم بە سەبارەت بە هەرێمی کوردستان، هەم بە سەبارەت بە وڵاتانی دەوروبەر. ئاماری سارانی ڕابردوو 2022-21 ئەوانەی تر عێراق لە نێو وڵاتانی تردا بە هیچ شێوەیەک نەهاتوتە دەرەوەی ئامارەکە کە برێن عێراق پلەیەکە و زۆر لە پێش وڵاتانی دەوروبەرە. دکتۆر، بە پێی نوێترین ئامار تەنیا لە 6 مانگی ڕابردوو 1500 حاڵەت تۆمار کراوە تەنها لە سلێمانی لە نەخۆشخانەی هیوا. ئەمە ئاساییە ئەم ڕێژەیە؟ بەرێ ئاساییە؟ بۆ ئاماری 2023 پێم وایە دەبێت سەبر بگرین تا تەوابوونی ساڵ. نەخۆشی بگدرەی کەس مەوعیدی حجز نەکردیە، مانجی 6 ئەوەندە کەسە دێ، مانجی 7 ئەوەندە کەسە دێ، کەنجین ساڵ تەواو بوو، کەنجین ئەو ئامارێکی ئێستا بڵاو کراوەتەوە نەخۆشخانەیەوە تەنیا 6 مانگی ڕابردووە بتوانن دانیشن. بەرێ ئەمە سەرەتاییە، ئەمە ئامارێکی سەرەتاییە، ئەمە ئامارێکە وردکاری تێدا نەکراوە. ئێمەش هەروەها لە نەخۆشخانەی نانەکەلی ئاشکرامان کرد کە لە خلالی ئەو 6 مانگە زیاتر لە 800 نەخۆشمان تۆمار کردووە، بەڵام ئەمەش ئامارێکی سەرەتاییە، تەدقیقی تێدا نەکراوە. یعنی ئەگەر تەدقیقی تێدا بکرێت دوایی لە حاڵەتی سەرەتایی بەرایی دەرچێ، ڕێژەکە زیاتر دەبێت یا کەمتر دەبێت؟ چۆنە؟ لەوانەیە زیاتر بێ، لەوانەیە کەمتر بێ. بەراوردن بە ساڵانی ڕابردوو من وای نابینم کە ئەو ساڵە کە برێن 150 نەخۆشی شێرپەنجە زیاد بکە. ئەگەر زیادیشی کردی ڕێژەیەکی کەمە. باشە.
دێنە سەر چارەسەرەکان ینی بەشێک لە هاوڵاتیان بە تایبەتی ئەوانەی کە تووشی شێرپەنجە دەبن ینی ترسێکدایان دەگرێت زۆرێک لە مەناعە و لە بەرگری لەش لە نێویان بەهۆی ئەو قسە و باسانی کە دەکرێت لەوەی کە چارەسەری باش و خێرا گونجاو نییە بۆ ئەوان ئەمە تا چەند ڕاستە ئایا ئەوانەی کە تووشی شێرپەنجە دەبن لە هەرێمی کوردستاندا فعلەن چارەسەریان هەیە چۆنە ڕێکارەکان گیرانەتە بەر بۆ ئەوانەی کە نەخۆشن؟ بالتأكيد خەمی وەزارەتی تەندروستیە خەمی سندوقی هاریکاریە بۆ توشمانی شێرپەنجەک بەدابینکردنی دەرمان بەدابینکردنی ئامێری پێویست بۆ پشکنین بۆ چارەسەرکردن هەمومان لە هەوڵی بەردەوامداین بەنسبەت چارەسەری دەرمانە ئەساسیەکان بە شێوەیەکی گشتی هەمووی بەردەستە دەرمانە پێشکەوتووە گرانبەهاکان تا ڕادێکی معقول و باش بەردەستن ئەجا ئەگەر براوبردی ئەکۆنۆمی خۆمان بکەین لەگەر وڵاتانی ئەوروپی پێشکەوتوو دەبینی لە وڵاتانی ئەوروپیش حتا وەک بەریتانیا و دەنمارک و ئەوانە ئەو دەرمانانەی کە زۆر گرانبەهان و زۆر چارەسەری باشن دەبینین لەبەر بەردنەستبوونی بودجە کە بەشی هەموام کاتن گایدلاین دادن گایدلاین تێدا ڕوون دەکەنەوە کە ئەو دەرمانە بۆ کام گروپە نەخۆش زۆرترین ئفێکتی دەبیتن بۆوان بەکاردێ بۆ ئەو نەخۆشانەی کە کەمترین ئفێکتی دەبی بە گوێرەی گایدلاین دەرێن ناتوانین بیدەینە ئەوانە ئیدی لەوانەیە خەڵکە گلەیی بکە لە نەخۆشخانەی ئێمەیان لە نەخۆشخانە هیوا کە جۆرە چارەسەرێک هەیە بۆ فلانکە نەخۆشی بەڵام نایدی ناماندنێ دەگەڕێتەوە بۆ هۆکاری اقتصادیکردن بۆ بڕە دەرمانێک کە لە بن دەستمانە. باشە بەڕێز دکتۆر هەردی جەوهەر بەڕێوەبەری نەخۆشخانەی نالەکەری تایبەت بە نەخۆشیەکانی شێرپەنجە زۆر سپاس ماندوومان کردید دکتۆر.